هجای جمیل احمدی چافدار سیاسی ج دوبلن ج ایرلندا میوانه منه هجای جمیل تو بخیرات یا کردستان 24 جاره جوی پرسیاره دست بکن گاوا روزنامه واشنطن پست دبیجیتن درونک لعسمان واشنطن هاتیه دیتن لنزیکی بنکه سربازی لیوی بنکه سربازی هم وزیر خارجی هم جی وزیر برگریه تدابو اوه چه آماجه که ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بە باوەڕی من ئەبێ سەرەتا بگەڕێنەوە بۆ 50 ساڵ پێش کاتێک کۆماری ئیسلامی ئێران تێتە سەریکار لەو کاتەوە تا ئەمڕۆ کۆمەڵێک گرژی و ئاڵۆزی لە نێوان ئێران و ئەمریکا هەبووە و ئەم قەیرانانە لە نێوانی ئێران و ئەمریکا مداوم پەرەی سندووە و کەڵەکە بوون لە سەریە قەیرانەکان تاوەکو گەیشتووە بە ئەمڕۆ ئەبینی لە ساڵی 2026 قەیرانەکان بە یەکجاری ئەتەقێتەوە و ئەم شەڕەی لێ بەرپا ئەبێت بێگومان ئەم شەڕە من باوەڕم وایە کۆتایی نایە تاوەکو بەلایەکدا نەکەوێت یعنی لایەک لە ئەم دوو لایەنە بە ئامانجەکانی خۆی نەگات بە تەواوی بۆیە ئەگەر بۆ ماوەیەکیش ئەم شەڕە بێت و کمێک ئارام ببێتەوە یا بوەسێت بێگومان ڕەنگە دەرفەتێک بێت بۆ وتوێش بۆ ئەوەی کە لایەنێک لە لایەنەکان بگا بە ئامانجەکانی خۆی بەڵام بە معنای کۆتایی هاتنی شەڕ نییە تاوەکو یەکێک لە لایەنەکان بە هەموو ئامانج و هەدەفەکانی خۆی نەگات ئەوەی کە ئەمڕۆ درۆنێک لە واشنگتۆنا ئەبێندرێت و گومانەکرێت کە ئەم درۆنگە لەلایەن کەسانی سەر بە کۆماری ئیسلامیەوە بێت نیشاندەری ئەوەیە کە ئەم شەڕ و پێکدادانە پێیناوەتە قۆناغێکی تر و من باوەڕم واسە شەڕەکە گەورەتر ئەبێت نەک ئەوەی کە یەوەر ببێتەوە و لە دوێنێشە ئەبینین فڕۆکە شەڕکەرەکانی ئیسرائیل کە بە قەوڵی خۆیان کە لە ئیسرائیلۆ بڵاوکراوەتەوە بە چراسەوزی ئەمریکا لە هەندێک بۆری گاز ئەدرێت لە پارسی جنوبی ئێرانە ئەمە نیشاندەری ئەوەیە کە شەڕەکە لە شەڕێکی نظامیەوە تاو عسکەریەوە پێیناوەتە شەڕێکی ئۆکۆنۆمیش دیارە ئەم شەڕە من باوەڕم ماسە بەرفراوانتر ئەبێت و بەو ئاسانیە هێوەر نابێتەوە باشە هێژە ئەحمەدی لە گۆڕی مادەیە پێنجویەک یا بەیاننامەیە نەتەوێنیەک بووی ئەگەر هاتوو وڵاتێک هێرشی وڵاتێن دی بکەتن وانژی مافێ بەرسفدانێ هەیە ژبلیە بەرگریە حتا نوکە زیدەتری 11 وڵاتان بتنێ دموقفێ بەرگریە دانەشخۆ ji هێرشên berdewamên Îranê lê ev welatên kendavê û erebî kom bûyne û mumkin e dibêjin me tawtû kiriye em jî netinê beravaniyê li xwe bikên belkû bersivê jî bidin hîn çavarê dikin ku ev welatên henê wê cüretê bikin yan jî şert û merc guncayî ne ku ev welatên henê bereyekê taze yê hêrişeka taze li dijî Îranê vekin mebestan welatên erebî û kendavê mumkin e di nav wan de Tirkiye Azerbaycan بەڵێ وڵاتانی عەرەبی ئەو مافە بە خۆیان ئەدەن کە بەرگری لە خۆیان بکەن بەڵام یەکێک لە ترسی وڵاتانی عەرەبی ئەوەیە کە دەستیان بچێت بە شەڕێکا کە کۆتاییەکەی دیار نییە و ترسی ئەوەیشیان هەیە کە لە وەسەتی شەڕەکە ئەمریکا خۆی بکشێنێتەوە و وڵاتانی عەرەبی ناچار بە بەردەوامی و بەرگریکردن لە خۆیان ببن و ئەوەیش ئەزانن کە وڵاتانی عەرەبی بەبێ ئەمریکا بەبێ هاوپەیمانەکانی خۆیان واتە دۆستە ئوروپایەکانیان توانایی شەڕی ئێرانیان نییە بۆیە ئەو ترسیان هەیە کە ئەگەر دەستیان بچێ بە شەڕەکەدا ببێ بە شەڕی وڵاتانی عەرەبی و ئێران لەو کاتەدا وڵاتانی تر تا ڕادەیەک بێدەنگی لێ بکەن و زەرەر و زیانێکی یەکجار زۆر لە وڵاتانی عەرەبی بدرێت ئێمە ئەبێ ئەوە لەوە تێ بگەین وڵاتانی عەرەبی کە لە لێواری کەندا و هەڵکەوتون هیچ کام لە وڵاتانە لە ڕووی موشەوکەوە یا لە ڕووی درۆنەوە دەرەقەتی کۆماری ئیسلامی نایەن و ئەوانیش ئەزانن وڵاتێلێکن بچووکن لە ئاست ئێراندا لە ئاست جوغرافیای ئێراندا و
ئەکرێت زەرەر و زیانێکی یەکجار گەورەیان لێ بدرێ. ئەمە ترسی ئەوانە ئەگینە ئەوان ئەو مافە بەخۆیان ئەدەن بەرگری لە خۆیان بکەن و دیارە پاساوی ئێرانیش ئەوەیە کە هێرشە کاتە سەری ئەوان کە بنکەی ئەمریکا لەو شوێنانەیە. هەرچەند هێرشەکانی ئێران تەنیا بنکە سەربازیەکانی ئەمریکای نەگرتوێتەوە، بەڵکو زۆر شوێنی مەدەنی، هوتێل و ناوچەی گەشتیاری ئەو وڵاتانی یا ناوچەی اقتصادی ئەو وڵاتانەی گرتوێتەوە. ئەمەش بیانوویەکە بۆ ئەوان کە وەڵامی ئێران بدەنەوە. باشە، ئەڤە هەفدەمە پشتی هێرشا لەسەر کێلگەها پارس هاتیەکردن، ئیرانێ هۆشداریدایە سعودیە، قەتەر، ئیمارات کو کێلگەهێن وان یەن گازێ پەترۆڵێ دەکەتە ئارمانج و ji welatiyên her sê welata xastiye ji van kêlgehên petrolê dûr bikevin. Trump jî bi zelalî gotiye Îranê eger hatû bi taybetî li ser Qeterê tu hêrişî ser kêlgehên petrolên wî welatiyên gazê bikeyî, em Paris bi temamî bi yekcarî ji nav dibin. Bi reya te Îran dê cur'etê ketin hêrişî ser kêlgehên petrolên van welata û jêrxaneya enerjiya van welatan bike ji ber ku pêştir kiriye lê ji vêrê û şonda آیا دوی جرعت کت پشتی و تهدید ترامپ هێرشێ بکەت؟ لە حقیقەتا پێشبینی ئەوەی زۆر سەختە، ناتوانین بڵێن 100% سپای پاسارن یا ئێران هێرشەکات سەر کێڵگووە نەوت و گازیەکانی قەتەر و وڵاتانی کەنداو، بەڵام ئەمە یەکێ لە ئەگەرەکانە. من بە باوەڕم واسە ئەگەر ئێران ئەم کارە بکات جۆرێ خودکوشیە بۆ خۆی، چون بە تەواوی ژێرخانی اقتصادی ئێران لە بین نەدرێت لە کاتێکی واینەدا. بۆ نمونە ئەگەر ئەم ئەمریکا هێرش بکاتە سەری گازی پارسی جنوبی 70% تەواوی گازی ئێران لە ئەم کێڵگەیە، ئەو کاتە تەواوی ئێران بە خامۆشیە ئەکێشرێت، یعنی هەتا بۆ ماڵەکان هەم بۆ ڕۆشنایی هەم بۆ خواردن دروستکردن گازیان نامێنێت و ئێران تووشی قەیرانێکە کات هەتا ئەگەر کوشەڕەکەیش کۆتایی بێت ئێران بە قەیرانی ناوخۆیی خۆیەوە بناڵێن. یعنی ئەو قەیران ناوخۆیی کە لە ئێرانە هەیە ئێستا لەباری ئابووریەوە قەیرانەکە چەند بەرابەرە کاتەوە و هەرگیزیش ئێران ناتوانایی ئەوەی نییە لە ماوەی چەند ساڵە ئەم کێڵگانە دروست بکاتەوە و خۆی لەو قەیرانە اقتصادیە ڕزگار بکات. باشە. هێژە ئەحمەدی، ئیرانێ هاوێتنا شاپۆلا 63 یا موشەکان بەر بە ئیسرائیلێ ڕاگەهاند و بەردەوامە لەسەر هێرشە وڵاتên کەنداوێ عەرەبی و جیران di navxwanda Herêma Kurdistanê. Yani dihî spêdê em ji ber dengê dronan ji xewra bûn, ev rû spêdê bi heman şêweyî bi dengê dronan ji xewra bûn. Aya Îranê hêza berdewamiya vî şerî heye? Îran dibêjîtin amade me bû şerekê dom dirêj, ev e destpêk bûme. Belam heqîqet li navxwe Îranê çi ye? Gava Emerîka dibêjîtin me hêza zemînî, esmanî, deryayî ya Îranê xapûr kiriye û şiyan nemayne û ez çizanim sadê not esmanê wan destê me daye. Heqîqeta vî şerî çi ye? Bi rastî jî Îranê şiyana şerekê dom dirêj û beravanîkirinê ji xwe mana li ser pêyan hêşta maye? بە باوەڕی من ئێران هەتا پێش شەڕی 12 ڕۆژەیش تەوەقعی نەکرد لە شەوێکدا ئیسرائیل و ئەمریکا بتوان زەربەیەکی هەندە گەورەی لێ بدەن، بە تایبەتی ئیسرائیل زەربەیەکی هەندە گەورەی لێ بدا بەشێکی زۆر لە بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی بکاتە ئامانج، بەشێک لە فەرماندەکان ژەنەراڵەکان بکاتە ئامانج و لە ناویان بدات. و پاش شەڕی 12 ڕۆژەیش ئێران دەستی کرد بە ئامادەکاری بۆ ئەوەی کە ئەیزانی کە جارێکی تر هێرشەکرێتەوە سەری و ئەم شەڕە کۆتایی نەهاتگە بەڵکو بۆ ماوەیەک ڕاوە سیاگەجا ئامادەکاری لەلایەن هەردوو لاکەوە بێت یا ئەوەی کە کاتێکیان دابێت بە ئوتوێژ بۆی کە بە ئامانجی خۆیان بگەن. بەڵام سەیرەکەیت پاش 3 دەورە لە وتوێژەکانیش دووبارە شەڕ دەستپی ئەکاتەوە. من باوەڕمانیە کۆماری ئیسلامی بتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ بەردەوام بێت لە ئەم شەڕە و لە 19 ڕۆژی ڕابردوویشە بەشێکی یەکجار زۆر لە بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی کوژیاگە و تاوەکو هاتگە هێرشە درۆنی و موشکەکانی ئێران بۆ سەر وڵاتی ئیسرائیل بۆ سەر ناوچەکە کەمی کردووە و بەشێکی یەکجار زۆر لە بنکە
موشکی و درۆنەکانی ئێران لێی دراوە بەشێک لە لانچرەکان لێی دراوە و ئەم تەبلیغەی کە کۆماری ئیسلامی کات و باس لەوە کە ئێمە خۆمانمان ئامادەکرۆ بۆ شەڕێکی دوور و درێژ لاقەتە شەڕێکی سایکۆلۆژیە نەک ئەوەی کە حقیقەتێک لە قسەکانیانە هەبێت من پێم وابێ خۆیشیان لەو بابەتە باش تێگەیشتون تەنیا ئێستا درۆنەکان بەشێک لە درۆنەکان و بەشێک لە موشکەکانیان بەدەستەوە ماوە و خەریکن شەڕێکی سایکۆلۆژی ئەکەن و ناتوان بەردەوام بن تاوەکو ماوەیەکی دوور و درێژ. باشە مەسەلا ئۆپۆزیسیۆنا ئیرانێ مژارێکە گەرمە لێوەکی بێژی بڤەیە و کەس نەوێریت زوو بەحث لێ بکەت و دەست لێ بداتن لێ دیهی بوو یەکەم جار بوو و حکوومەتە ئەڵمانیا ڕاگەهاند وانە پەیوەندی هەنە و دوگوت و بێژاندانە دگەل ئۆپۆزیسیۆن دژبەریا ئیرانێ دژبەریا ئیرانێ بوونەمانە vê حکوومەتێ دکاریتن چ ڕۆڵێکی بگێڕیتن بوو نمونە حکوومەتە ئەڵمان دەبێژیتن نه بشر و بلێدانێ بەلکو دنافخوا ئیرانێ بخودا ئیمکان و دەرفەت هەیە کو بشێن vê حکوومەتێ بگۆڕن ئایا divê بینێدا چ ڕۆڵێکی ناودەولەتی چ کارێک هاتیەکردن حتا کو دنافخوا ئیرانێدا ممکنە کو دەتاکە سپی یان ژی دەرفەتێ بدەنە vê ئۆپۆزیسیۆنا نافخواوی وڵاتی بشێن حکوومەتە خۆ بگۆڕن ممکنە؟ بەداخەوە یەکێ لە خاڵە لاوازەکانی ئۆپۆزیسیۆن ئەوەیە و ئێمە لە ئێراندا ئۆپۆزیسیۆنێکی پەرتەوازەمان هەیە ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتومان نییە خاوەن پرۆژە و پلانی ڕوون نییە و شەڕەکەش ئێستا لە ئاستێکدایە لە حقەتە ئۆپۆزیسیۆن توانایی بەشداریکردنی لە شەڕێکی وانە کە زۆرتر شەڕێکی تەکنۆلۆژیە شەڕێکە بە موشە گەکرێت بە جتە شەڕکەرەکانەکرێت بە درۆنەکرێت لەم ئاستاد ئۆپۆزیسیۆن توانایی نییە بەڵام لە بواری سیاسیەوە یا بێژم پێگەیەکی کۆمەڵایەتی لە ناوخۆ هەیانە ئۆپۆزیسیۆن ئەتوانێت ڕۆڵی گەورە بگێڕێت بەڵام لە کاتی شەڕدا ئەو ڕۆڵە کەمترە بێتەوە بۆ ئۆپۆزیسیۆنی ناوخۆش بێگومان بە هەمان شێوەیە ئۆپۆزیسیۆنی ناوخۆ ئێستا ترسی هەیە و ئەترسێت هەر کاردانەوەیەکی ببێ لە بەرامبەری ئەم شەڕەدا و بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ناوخۆش بێگومان پەیوەندیان لە تەکی ناوەندەکانی جیهانیە هەیە تەکی دەوڵەتەکانە هەیە و هەوڵیش دریاگەن لە ماوەی ڕابردووە لە ڕێگەی ئەو کەسایەتی دیارانەی کە لە ناوخۆی ئێراندا دژ بە کۆماری ئیسلامین ئاراستەکە بەرەو شوێنێکی تر و بڕۆن یا جۆرێک ڕژیم سەرنگون بکەن یا ئەم حکوومەتە وەلا بنێن و حکوومەتێکی کاتی دروست بکەن تاوەکو هەڵبژاردنێکە کرێت و ئۆپۆزیسیۆنی دەرەوە و ناوە بەژاری لەو هەڵبژار ناکەن بەڵام تا ئێستا نەیانتوانیوە سەرکەوتوو نەبوون باشە هێژای ئەحمەدی بلا پرسیارە دوماهیە و جارە بێژین قفڵە vê mêvandariyê ev bîtin بڕاستی jî hedefa ئەمریکایê çi ye divan hêrişên ئەمریکی ئیسرائیلی بوو سەر ئیرانê temam hedefa ئیسرائیلی em dizanî ji navbirina vê hikûmetê ye temam ئەما حتا و کە هەدەفە ئەمریکا زەڵال نینە کەس نزانیتن ئەمریکا بەر بکیڤە ئەمریکا لە ئیرانê چ دixwazît bêjîtin em dê sekuyên mûşekî û binkiyên etomî ji nav bêyn بەڵام ڕوش نینە سەرکردەیەکی وانیە bilind nehête کوشتن dimahiya vî şerî çi ye بە باوەڕی من ئەمریکا ئەیەوێت بۆ یەکجاری کۆتایی بە ئەم ململانەیە بهێنێت کە لە نێوان کۆماری ئیسلامی و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەست و ئەم ململانەیە ئەتوانی بێژیت پەیوەست بۆ وڵاتەکانی تری جیهانیشەوە و لە ئاسی ناوچەیژە کاریگەریەکی یەکجار زۆری کرێسە سەری ناوچەکە و وڵاتانی ناوچەکەیشی تووشی کێشە و ململانەیە کردووە ئەمریکا پێی خۆشە ئەم حکوومەتەی کە ئێستا لە سەریکارە ببێ بە حکوومەتێکی نۆرماڵ جاییتر بە ڕژیم چنج ببێت یا ئەوەی کە لە ناوخۆی خۆیاندا بە تەفاهمێ بگەن بە داواکاریەکانی ئەمریکا قبول بکەن و حکوومەتی ئێران یا کۆماری ئیسلامی ببێ بە حکوومەتێکی نۆرماڵ و پەیوەندیەکانی لەگەڵ ناوچەکە لەگەڵ جیهان و لەگەڵ ئەمریکا چاک بکاتەوە و ئێران ئیتر هەڕەشەیەک نەبێت بۆ سەر وڵاتانی ناوچەکە و دەست لە کاروباری وڵاتانی ناوچەکەیش وەرنەدات و ئەمریکا پێی خۆشە لەم ڕۆوە کار بکات چون ئێران
خاوەنی سەرچاوەیەکی یەکجار زۆری سروشتیە و جیهان پێویستی بەم سەرچاوانە هەیە و ئێرانیش پێویستی بە کۆمەلگەی نێودەوڵەتی هەیە، پێویستی بە بازاڕەکانی جیهان هەیە، پێویستی بەوە هەیە لە باری ئابوووریەوە خۆی ببوژێنێتەوە، خەڵکەکەی پێویستیان بەوە هەیە ژیانێکی باشتر بکەن و پەیوەندیەکانی ئێران و وڵاتانی تر ئاسایی ببێت. باشە گەلێک سپاسیەتت کەم هێژای جەمیل ئەحمەدی چاودێرێ سیاسی ژە دۆبلن یا ئیرلندایە تو هەر هەبی.